وەکو ئەبوو بەکری وەڕاقەیەکێکە لە زانایان دەفەرمێت بۆیە ئەو شەوانە ناو نراون بە لەیلەتول قەدر چونکە قورئانێکی خاوەن قەدر کتابێکی خاوەن قەدریان تێدا دابەزیوە لەسەر زمانی فریشتەیەکی خاوەن قەدر کە جوبرەئیلە بۆ سەر پێغەمبەرێکی خاوەن قەدر کە محەممەدە صلی الله عليه وسلم ئەنجا لەویشەوە بۆ ئومەتێکی خاوەن قەدر کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم وەکو خۆی پەروەردگار دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس ئێوە چاکترین ئومەتێکن لەناو هەموو ئومەتاندا ئومەتی محەممەد قەدر و قیمەت و گەورەی خۆتان بزانن قەدری خۆتان بزانن ئێوە گەورەترین ئومەتن بۆیە بەو شەوانە دەگوترێت لەیلەتول قەدر چونکە ئەو قورئانە کە خاوەنی قەدرە لەسەر زمانی فریشتەیەکی خاوەن قەدر بۆ پێغەمبەرێکی خاوەن قەدر بۆ ئومەتێکی گەورە و خاوەن قەدر هاتووە کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم بۆیە پێیان دەگوترێت لەیلەتول قەدر تەماشاکەن بەڕێزان ئەو شەوانە چەند گەورن هەر ناوەکەی چەند گەورەیە کە خوای گەورە دەفەرمێت إنا أنزلناه في ليلة القدر ئێمە لە شەوانی قەدر لە شەوانێکی پڕێز و حرمەت و گەورەیدا ئەو قورئانەماندا بەزاندووە ئەو قورئانەی کە گەورەیە ئەو قورئانەی کە خاوەنی قەدر و ڕێزە خوای گەورە دەفەرمێ لەو شەوانەدا دامان بەزاندووە